بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بيشتنا آتي السي وششي سورة الأنعام. لو آتجد أخوي قوراء دفرميت إنما يستجيب الذين يسمعون بيقمان تنها أوانا يستجيب يعني وڵامی بانگەوازیەکەی تۆ دەدەنەوە و ئیمانت پێدێنن. الذين يسمعون ئەوانەی کە بە جوانی دێن گوێر لێ دەگرن و هەروەها بیر لە قسەکانت دەکەنەوە و لە قسەکانت حاڵی دەبن. إنما بێگومان يستجيب يعني وڵامی بانگەوازیەکەی تۆ دەدەنەوە و ئیمان بە ئایەت و نیشانەکان دێنن. الذين أو كساني يسمعون يعني جوير ليدقرن بدل جوير ليدقرن بتيقيشنوا يعني جوير ليدقرن بسرنجوا. انجا دفرمي والموتى اوانشي كمردون اخواي قولة تشبيهي كافر كان دكا بمردو اوانشي كمردون يعني كآياتي فرمودان بو دخوينيو بلام وكو مردوشي وانا چون مردو جوابيني اواني جوابيني يبعثهم الله خواهي قوله هر زندوان دكاتوا كسك ايمان بين يا ايمان نهينه مسلمان بيا كافر بي پیدوا بي زندو بونوا هيانيا لقيامت خوهر زندو دكاتوا والموتى يبعثهم الله هر چي مردو هيا چاكو خراب زندو دكاتوا خوا ثم پاشان إليه هر بولاي خواش يرجعون دقرندرينو. معلومة يكم جار إنسان زندو دبيتوا كزندو بويوا دواتر لدشتي محشر كودا كرينوا وهموش يعني تاك لبرامبر خوادا رادا وستندرينو خوي قورا بو خوي ليبرسينوا لقل هموان مان دكا يقبيك. إنما يستجيب الذين يسمعون بيقمان تنها أوانا وڵامی بانگەوازی تۆ دەدەنەوە و ئیمانت پێدێنن کە بە جوانی و بە وردی و بەسەرنجەوە گوێر لێ دەگرن. والموتى يبعثهم الله ئەوانەی مردووشن یان دڵیان مردوویە و لە بەرامبەر قورئاندا وەکو مردووان خۆ پیشان دەدەن. يبعثهم الله خوای گەورە هەر زیندویان دەکاتەوە کە مردن. ثم پاشان إليه بۆ لای خوا يرجعون دەگەڕێندرێنەوە. ئەو جار وقالوا قتيان كافركان بتفرستكان لولا خوزيا نزل عليه آية من ربه دنير دراي خواري بسر محمد دا بلغو نشانيك للايان پروردگاري بلغو نشانيك لسر پیغمبرات يكيكا قرآن ين بحساب خوان ببلغو دليل ندزاني مبستيانو بوكو پیغمبركان ديكا چون موسى گوچانكي دستي دبو بەمار محەممەد شتێکی ئاوای پێ بە بۆی قەناعەتمان پێکرد بە یان چۆن ساڵح خوا وشتری بۆ هێنایە دەرێ معجزەیەکی لەو بابەتەی پێبایە یان مردووی بۆ زیندوو کرد باینەوە. خوا دەفەرمێ وقالوا گوتیان لەولا خۆزیە نزل عليه دەهاتە خوارێ بەسەر محەممەد پێغەمبەردا ئایەة من ربه نیشانە و بەڵگە و معجزەیەک لەلایەن پەروەردگاری. قل يا أمبل أي محمد صلى الله عليه وسلم إن الله بقمان خوا قادر زور بتوانايا على أن ينزل آية كبنيرة خواري بسرتان دا أو بلغو نشاني كداويدك واضحة بلام خوا بو ناينيري بوشي معجزة كاني بو ناردن چونك خواي گورا چاك ديان ناسي اگر نارد باشي إيمانيان ندهينا ئێستا هیچ شتێکی سەرنجڕاکێشی پێ نییە شتێکی جیاوازی پێ نییە. محەممەد پێغەمبەر پێی دەڵێن ساحر و جادوگەر ئەگەر شتێکی وەکو موسای کرد بایە داری دەستی بوو بایە مار وایە بێگومان زیاتر پێیان دەگوت جادوگەر و ساحر. ولكن أكثرهم بەڵام زۆرینەیان لا يعلمون نازانن کە خوا بۆچی معجزەکەی نانێرێ. خوا ئەگەر معجزەی نارد بایە بدڵنیاییەوە لەگەڵ هاتنی معجزەکەیدا نەک ئیمانیان نەدەهێنا کافریەتی و بێباوەڕیەتیان
زیاتر دەبوو کە کافرەتی و بێباوەڕیان زیاتر دەبوو لەبەرەوەی لەسەر داوای خۆیان معجیزەکە هاتبوو خی گەورە ئەو کاتە هەمووی لەناو دەبردن کە معجیزەی بۆ نەناردوون کە داواکاریەکەی بۆ جێبەجێ نەکردوون خی گەورە خێری بتپەرستەکانی ویستووە چاکەی بتپەرستەکانی ویستووە دەرفەتێکی دیکەی بۆ ڕەخساندوون فعلەنیش ئەگەر ئەو کات خوا معجیزەکەی ناردبا بە قسەی کردبانە زۆرینەیان یا هەمویان بە کافری دەمردن بەڵام خی گەورە معجیزەکەی نەنارد دەرفەتی دانێت دواتر لە نەتیجەدا زۆرینەیان بوون بە مسلمان و شوێن پێغمبەر کەوتن صلی الله عليه وسلم بۆیە دوعای کافریش و زۆر جار کە خوا لێی قبوڵ ناکا لەوانەیە خوا خێری بۆ کەسەکەی بووێ دوعایەکی شەڕ و خراپ لە خۆی دەکا لەوانەیە خوا دەزانێت کە ئەوە لە داهاتوودا قابلی هیدایەت و ڕێنمونیە خوا دوعا شەڕەکەی لێ قبوڵ ناکا ئەو بۆ کافرەتی بۆ مسلمانی بە دڵنیاییەوە ئەوەی داوای دەکەی و دەپاڕێەوە لە خوا حتمەن خوا لێت قبوڵ دەکا بەڵام کەی دەداتێ و چۆن دەداتێ ئەوە خۆی دەزانێت چونکە خۆی چاتر لە ئێمە مەسلحەتی ئێمە دەزانێت وقالوا گوتیان لەولا خۆزیە نزیلا دەنێردرایە خوارێ عليه بەسەر محەممەددا ئایەتون من ربه نیشانەیەک یعنی معجزەیەک لەلایەن پەروەردگاری قل پێیان بڵێ إن الله بێگومان خوا قادر دەتوانێت على أن ينزل بنيرة خوار آية نشانة معجزة ولكن بلام أكثرهم زورين لا يعلم نازانا خوابونا ينيري نازانا حكمتي نار نكيتي بلام خوابو خوي تزاني آتي دواتر خواد فرمي وما من دابة في الأرض هرچی خشوك و جياندارو روح لبري سرزوي هيا أو يكل سرزوي دروا ودجي ولا طائر يطير بجناحيه وهرتي بالندي دفر بدو بال إلا تنها أوانش نتوو دروسكراوانكن أمثالكم وكو إيوه لناو جيهاني دروسكراوا كانش دا چون إنسان كان عشيرة نتويا بن مالية طائفة لناو جياندار كانش دا هيج طبعا جيانداري جورا وجورا من زورا لناو جياندار كانش دا هر يكيان زورا تبعتو زورا سروشتكو وزورا پەیوەندیەکی تایبەت بەیەکەوەیان هەیە شانە مێرولە بنمونەوانەی بەیەکەوە بەیەکەوە وایە لەگەڵ مێرولە شانە مێرولەیەکی دیکە لەوانەیە دوو تایفە و بنەماڵەی جیاواز بن کە تایبەت بەخۆیان هەیە هەتا دوور لە ئەوەی وەسەک جاری وا هەیە کە ئەوانەی ئەوەی یەکترینە یەک پێڕوویەکەوەنە بەیەکەوە کۆ دەبنەوە لەگەڵ یەک شەڕە ناکەن و عەکسەوە کە لەگەڵ یەکێکیان شەڕ دەکرێ هەمویان بەرگری لێ دەکەن و دیفاعی لێ دەکەن لەناو هەموو گیانداراندا ئەو کۆمەڵ بوون و تائیفە و بنەماڵە و جۆرە پەیوەندیە تایبەتیانی کە مەجموعە بەیەکەوەیان هەیە لەناو دروستکراوەکانی دیکەشدا هەن یعنی ئەوە هیچ خوای گەورە هەزاران زۆر دروستکراوی لەو زەویە و لەو ئاسمانە لە باڵندە دروست کردووە بەڵام لەناو خۆشیاندا ئەوان هەمویان وەکو یەک نین وەکو ئینسانەکان دابەش بوون بەسەر وەکدڵ تاخم و کۆمەڵ و ئەوەی ڕەگەزی جیاواز وما من دابة في الأرض يعني هیچ گیاندار و خشۆکێک نییە لەسەر زەوی ولا طائر و هیچ باڵندەیەک نییە يطير بفرێ بجناحيه بەدوو باڵەکانی إلا تەنها ئەوانش دروستکراوانێکن گەل و هۆزێکن ئەمثالکم هاوشێوەی ئێوە ئەو زەخوا دەفەرمێ ما فەڕەطنا نەمان هێشتۆتەوە في الكتاب لەناو ئەو کتێبەدا من شەئین هیچ شتێک کە باسی نەکەین ما فەڕەطنا نەمان هێشتۆتەوە لەناو ئەو کتێبەدا هیچ شتێک کە باسی نەکەین هەرچی شت بێ لەناو قورئاندا حتمەن باس کراوە بەڵام بە تەفاسیل و بە درێژی نا زۆر شت بە ئیشارەت و ئاماژە هەموو کەس لەوانەیە لی تێنەگا بۆیە لێکدانەوە و ئاەتەکانی قورئان خوا دەفەرمێت قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ئەگەر دەریاکانی سەرزەوی بکرێنە مەرەکەب لە سوڕەتەوە دەفەرمێت دارەکانیش بکرێن بە قەڵەم وایە و حەوت دەریای کەش بێنی چەندە هەنە لە زەوی حەوتی دیکەش بێنی لەگەڵیان تێکەڵکەی بتەوێت لێکدانەوەی وشەکانی خوای گەورە بنووسیەوە
قەڵەمەکان و مەرەکەبەکان کۆتاییان پێدێ ئێستا لێکدانەوەی ئاەت و قسەکانی خوا کۆتاییان پێ نایە هەموو کەس لێیان تێناگا دەنا هیچ شتێک نییە لەناو قورئاندا بوونی نەبێ و باز نەکرابێ بەڵام ئەهلی تایبەت و کەسانی شارەزا و خەڵکانێکی دەوێت لێی تێبگەن و لێی حاڵی ببن وما من دابة هیچ خشۆک و زیندەوەرێک نییە لە زەویدا ولا طائر و هیچ باڵندەیەک نییە یەطیر و بفڕێ بجەناحەیه بە دوو باڵەکانی إلا تەنها أمم أمثالكم ئەوانش دروستکراوانێکن یان کۆمەڵە کۆمەڵە و تاقم تاقمن هاوشێوەی ئێوە ما فەڕەطنا نەمان هێشتۆتەوە بەجێمان نەهێشتووە لەناو ئەو کتێبەدا هیچ شتێک کە باسمان نەکرد بێت ڕوونمان نەکرد بێتەوە ثم پاشان ئاگادار بن إلى ربهم بۆ لای پەروەردگاریان يحشرون هەر هەمویان کۆ دەکرێنەوە کۆکردنەوە تایبەت نیە بە ئینسانی هەرچی ڕوحی بەبەرداکرابێ لە قیامەتی خوای گەورە زیندوی دەکاتەوە وەکە زیندوشی کردەوە طبعا زۆر جار باسمان کردو ئەگەر دوو گیاندار لە بینی خۆیاندا زوڵمیان لە یەکتری کرد بێ خوای گەورە حەق بۆ مەزلومەکەی وەردەگرێتەوە تۆڵە لە زاڵمەکەی دەکاتەوە ئەو جارجاریشی دیکە دەیان برێنێتەوە لە قیامەتێ لە پێشاوی ئینسانەکان خوای گەورە دروستکراوەکانی کە دێنێ زیندویان دەکاتەوە فەرمودەکە دەفەرمێ ئەگەر بزنێکی بە قۆچ زوڵمی لە بێ قۆچێک کرد بێ خوای گەورە بێ قۆچەکەی قۆزدار دەکا لە قیامەتێ پێی دەڵێت تۆڵی خۆتکەوە کە تۆڵەکەی خۆی کردەوە کەس حەقی بەسەر کەسەوە نەما هیچ گیاندارێک حەقی بەسەر گیاندارێکی دیکەوە نەما خوای گەورە پێیان دەفەرمێت ببنەوە بە خۆڵ کە بوونەوە بە خۆڵ کافرەکان دەڵێن چی یا لەیتەنی كنت ترابا خۆزیە ئێمەش وەکو ئەو گیاندارانە دەبووینەوە بە خۆڵ دوای محاسەبە وەک دەڵێ یەکسان دەبووینەوە بەگڵ کە خۆزگە بە مێرولەیەکی دەخوا ئینسان هەندە لاوازە بەڵام ئینسان خوای گەورە ئیرادە و اختیاری داوەتێ ئینسان محاسەبەش دەکرێت لێپرسینەوەشی دەکرێت واضحە ئاەتی دواتر دەفەرمێ والذین کەذبوا بآیاتنا ئەوانەی کە بە درۆیان زانی بەڵگە و نیشانەکانی ئێمە صم کەڕن یا دەکرێت بڵێن وەکو کەسێک گوانە کە کەڕ بن یا خۆیان کەڕکردن لە حەقیقەتدا کافر کەڕ نییە وەکو کەڕی گوێ کەڕی بیستن وەکو تۆ دەبیستێ وایە بەڵام بیستنێک بیری لێ ناکاتەوە بۆیە وەکو ئەوی وایە نەیبیست بێ ئەو جار وە بوکمون لاڵیشن قسە دەزانن بەڵام حەق ناڵێن ئەوەی پێیان لی تێگەیشتون و ئیمانیان پێیەتی ئێعترافی پێ ناکەن بۆیە وەکو کەسێکی وانە کە لاڵ بێت لە ئاس حەقدا دەنا لە قسەکردنە زۆر زۆر بڵێ بۆن ئەو جار فی الظلمات لەناو چەندان تاریکاییدا ژیان بەڕێ دەکەن تاریکایی کوفر تاریکایی شرک تاریکایی گوناه دواتریش تاریکایی ناو قبر تاریکایی مەحشەر و لەناو جەهەنەمەشدا خوای گەورە هەر لەناو تاریکاییدا حەشریان دەکات و دایان هێڵێتەوە والذین کەذبوا بآیاتنا ئەوانەی کە بە درۆیان زانی بەڵگە و نیشانەکانی ئێمە صم کەڕن یان دەکرێ بڵێن وەکو کەسێکی کەڕوان یا دەکرێ بڵێن لە قیامەتێ خوای گەورە بە کەڕی حەشریان دەکا و بوکمون لاڵن یا وەکو کەسێکی لاڵوان یا لە قیامەتێ خوای گەورە نوتقیان دەگرێ و قسە نایڵە قسە بکەن فی الظلمات لەناو چەندان تاریکاییدا ژیان بەڕێ دەکەن ژیانی دنیاش و قیامەتیش من یەشە ئیلا هەر کەسێک خوای گەورە ویستی لێبێ چی لێ دەکا یضلیله گومڕای دەکا هەر کەسێک ویستی لێبێ خوا گومڕای دەکا بەڵام بەهۆی کردەوەکانی خۆی کەسەکە خراپە تاوانە دەچێت لاڕێ دەبێ و ڕێگای غەیری خوا دەگرێ خوای گەورەش ڕێگای پێدەدا بە ڕێگای خراپدا بڕوە چونکە اختیار لە دەستی خۆتە ومن یەشە و هەر کەسێکیش خوا ویستی لێبێ یەجعله دەیگێڕێ دایدەنێت و دەیخاتە على صراط مستقیم سەر ڕێگای ڕاست بێگومان طبعا هیدایەتیش دەبێ ویستی خوای لەگەڵ بێ یارمەتی خوای لەگەڵ بێ ئەو جار دەتوانی گومڕایش دەبێ خوا ڕێت پێ بدا ئەگەر ڕێت پێ نەدا خوا دەتوانێت پێشت پێ بگرێ بەڵام خوای گەورە عادەتی نییە نە بە زۆری بتخاتە سەر ڕێگای خراپ بەس کە چوویە سەر ڕێی خراپ ڕێت پێ دەدا بڕۆی نە بە زۆریش هیچ کەس خوای گەورە دەخاتە سەر ڕێگای ڕاست بەس کە چوویە سەرێ ڕێگای ڕاستت هەڵبژات خوای گەورە پشتیوانیت دەکا یارمەتیت دەدا ڕێگای هیدایەتت بۆ ئاسان دەکا والذین مەبەستم بۆ ضەلالەت خوا حەزی لێ نییە بەس لێت ناگرێ ڕێت لێ ناگرێ بۆ هیدایەت خوا حەزی لێ نانباتە سەرێ بەس کە چووی یارمەتیت دەدا بۆ چونکە شتێک دەکەی کە خوا حەزی لێیە
والذين كذبوا بآياتنا أواني بدرويان زاني بلغو نشانكاني إما صم كرن يان دكري بلين وقو كسيق وانا ككربن يا لقيامة خوابكري حشر يان دكامو تفسير كاني هن همو شراستن وبكم لالن يا خوان لال كردوا في الظلمات لنا سندان تاريكاي دا جيان بردكن من يشاء الله يضلله هركز خوا ويستي ليبه قمراي دكاتو سري لدشوينه ومن يشاء هركز ويستي ليبه خوا يجعله ديخاتا على صراط المستقيم رجاي صار لجاي راست او جار فاي يورد فرمي قل بيان بلا اي محمد صلى الله عليه وسلم أرأيتكم هوالم بيبدن إن أتاكم عذاب الله أجر بوتان هات سزاي خوا أو سزاي كباسي دكنو داواي دكنو خوزقي بيد خوازن ها زور زار دانگو أجر پیغمبري أجر راز دكي أو باسي دكي دي باستابو مانده با خواب مان برينه با برمان بسرداب بارينه أتوش بيان بلا أرأيتكم هوالم بيبدن إن أتاكم أجر بوتان هات سزاي خوا كلا دنيا دايا بوخوتان داواي دكن أو أتتكم الساعة يان بوتان هات قيامت لناكاو توشي قيامت بون مردي يان قيامت قورك هات أفغير الله أزق الأخوة تدعون دفارنا ولو كاتدا إن كنتم صادقين أجر راز دكن شيء زور يا أخيا شيء زور لفرماني خوا دردسه بالا دنيا دا مصيبتك تشبه به لكاتك دا كمصيبتك تجد به برو بزانا هاوار دكاتك هاوار دكات خوا يعني أو كسي كا بيشتر وقدلي خوي لخوتورة كردو بوي ها بتكا اوان بتيان دا فرز دارو برديان دا فرز كان خوش دا كوتن بلا زور دار شونا تكن بتكان بلام قلتو انا او من بو كردي قرباني لكن خواي داو من بو بكن ها بس بوي ببنا وسيلة لأن حيث كسيق نشوى راستا وخوبلي بتكا ولا تاكم كوت سنك زاني يتي بتكا هیچی پێچان ناکرێتەوە و زۆرینەشیان لە کاتی تنگانەدا ناوی خواکانی خۆیان هەر نەهێناوە بەس ناوی ئەڵڵایان هێناوە هاواریان کردوتە ئەڵڵا ئێستاشی لەگەڵ بێەوەی کە ڕووی لە غەیری خوایە وەک دەڵێ ژیان و حیاتی تەرخان کردووە بۆ کەسێک جیاواز لە خوا بڕۆ کاتێک لی دەقەومێ نەخۆش دەکەوێت و تووشی تنگانە و بەڵا و موسیبەتێک ناڕەحەتیەک دەبێ بزانە لە کاتی ناڕەحەتیدا هاوار دەکاتە ژێر بێگومان هاوار دەکاتە خوا ئەوە کە ئینسان لە کاتی ناڕەحەتیدا بەلا ئیرادی هاوار دەکاتە خوا فەڵگەی لەسەرەوەی کە بەس خوا هەیە صاحب بێت و خاوەن بێت وەشانی ئەو بە ئینسان بیپەرستێت چونکە ئەو کەسەی لە خۆشیدا دەیپەرستی لە تنگانەدا فریان دەکەوێت لە ناڕەحەتیدا فریان دەکەوێت بەڵام ئەگەر کەسێک لە خۆشیدا خوای لەبیر نەبوو بێ لە تنگانەدا بەڵێ هەر خوا دەنگت دەبیستێت بەڵام مەریزنە جواب بداتەوە بۆ چونکە لە خۆشیدا پشت تێکردووە حەدیثە قودسیەکە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوا دەفەرمێت لە کاتی خۆشیدا بمناسە لە کاتی ناخۆشیدا دەتناسم لە کاتی خۆشیدا ئەگەر عەبدی خوای بی لە کاتی ناخۆشیدا هەر عەبدی خوای گەورە بەبێ ئەوەی داوا بکەی ئەوەی دەتەوێت بۆ جێبەجێ دەکات قل پێیان بڵێ ئەڕەئەیتەکم هەواڵم پێ بدەن پێم بڵێن ئین ئەتاکم پرسیارە ئەگەر بۆتان هات عەذاب الله سزای خوا لە دنیایە أو أتتكم الساعة يان بوتان هات قيامت أفغير الله أيوة جقل الأخوة تدعون لك سيشيدي كذا بارنا وهاري كسيشيدي كذا كان والله ما كي تداني طبعا بيقمان والله ما كي نخير كسيدي كان هاري كي ويخوض إن كنتم صادقا أقر راز دكان جقل الأخوة أخوة شريك هيا بل هذا فرمن نخير أوان لكاتي تنقان دا إياه بس الأخوة تدعون دبارنا بل يعني النخير أوان لكاتي تنقانا ده هاواري غير خواناكن إياه بس لخوا تدعون دفارنا وهاوار دكان أي خواس دكا فيكشف دقنزي لاببا هلقري ما تدعون إليه أو شتيكا بوي دفارنا للا إخوا أقر ويستي لبه ودقنزي أو داواي كهتا أو داخوازي كهتا أو بارانوي كديكي لبران بالخوادا بۆی تنگانە و ناڕەحەتیەکەت لەسەر لابە خوا دەسەڵاتی دەتوانێت و تنگانە و ناڕەحەتیەکەت لەسەر لابە ئەگەر بیەوێ بەڵام خوا دەفەرمێ وەتەنسەونە خوا دەتوانێت بەڵام خوای گەورە عادەتی وایە وەتەنسەونە ئیهمال دەکا واز دێنێ پشتگوێ دەخا ما تشریکون عەفو ئەو شتێکی دیکە وەتەنسەونە یعنی واز دێنن لە چی لەو شتانەی کە کردوتان لە شەریکی خوا لە کاتی تنگانەدا هاوار دەکەنە خوا واز لو بتانا دينن كلا كاتي آسايدا پرستوتانن بل
وانيا إياه إيوه بز لخوا أوان بز لخوا تدعون دبارنوا فيكشف خواج لا دبا ما تدعون إليه أو شتيكب بي باراونتوا بولاي خوا أجر ويستي لبه أو يدك برجيش لك إن جا وتنسون إيوه واز دينن إهمال عندكن تشجوي عندكن ما أو بتاني أو خوا درويناني كتشركون ككردتانن بشريكها وبشي خوا ولا حرتشي هي غير خواي ئێستا باران نییە بە نمونە بێ بارانیە وایە با خەڵک داوا بکە بزانە کەسێکی دیکە هەیە بتوانێت یەک قەترە بارانەکرد بۆ بارێنێ نەخۆشیەکە توش دەبێت ئەگەر شتێکی زۆر زۆر بەسیتیش بێ ئەگەر خوا شیفای نەنێرێ بڕۆ هەزار دکتۆری بکە هەزار عیلاجی بەکار بێنە ئەگەر غەیری خوا دەسەڵاتی هەبایە دەبوایە خەڵکی دەوڵەمەند و دەسەڵاتدار و پارەدار هیچی لێ نەهات پایە وانە توانی بای هەموو شتێکی بکە وی خوا دەفەرمێ ئەوان لە کاتی تنگانەدا إياه تدعون بس لخوا دفارنوا خواي قورش بحزي خويتي فيكشف ما تدعون إليه لا يدبا أو شتي كبوي دفاري ولا إخوة أجر ويستي لبه بلام إيوه وتنسونا لبيري دكن وبيرشتان نامن أو شتانك كردوتان نشريك إخوة أو جا خوا دفرمي ولقد أرسلنا سوين بخوا روانا ما انكرت إلى بولاي تندان قل من قبلك لبيش تودا پیغمبران سلام إخوان لبه دواتر فأخذناهم قرتمانن خەڵکەکان بەهۆی ئیمان نهێنانیان بە پێغەمبەران بەهۆی دژایەتی کردنی پێغەمبەرانەوە بالبەئسا بە هەژاری بە فەقیری والضەڕا بە نەخۆشی و ناخۆشی و بەڵای جەستەیی بۆچی وامان لێکردن لعلهم بە ئومێدی ئەوەی ئەوان يتضرعون لەو خراپە و خراپەکاریە پاشگەز ببنەوە و گەڕێنەوە لای خوای گەورە زۆر جار خوا کە برسیت دەکا خێری بۆت دەوێت لە برسێتیدا خوا دووە بیر بێتەوە چونکە ئەگەر خوا برسیتکە بە کەس تێر ناکرێ کاتێک نەخۆشت دەکا زۆر جار خوای گەورە خۆشی دەوێت بۆیە خوای گەورە تووشی نەخۆشی کردووی بۆیە دەفەرمێت فأخذناهم بالبأساء ئێمە ئەوانمان گرت سزادا بالبأساء بە هەژاری والضەڕا و هەروەها بە چەندین نەخۆشی و ناخۆشی لەبەرچی لعلهم يتضرعون بأميدي أوي هاج قز ببنوا وبشيمان ببنوا بقرنوا لا يخواي قورا واضحة جاء حديث صحي لسرها بيغمبر فرمي صلى الله عليه وسلم أقر كسيك دبيني خرابي دكا خواي قورش هر بدواي ددا تاوان دكا خوا مالي زياتري دداته تاوانش دكا خوا جستي زياتر ساغ دكا بزانة أو إهمال كردنو بشكوي خستنا خواي قورا رقي ليتي ديوي لنا وقناه خرابكي دا بمينيتوا أي أجر بو خوت خرابت كردو خواس زايداي بأمر خوات كردو خواس بنوعك نخوشي كردي لأمر خوات درسوي وخواي قورا عقوبيكي دنياي بو هنا بيشه ضلت خوش بي خواي قورا خوشي ديوي لو خرابي پشيمان ببيوا بو إنسان إيمان دار همو تاقي كردنويك رحمتا أجر كاتك خرابيك تاوانك شتك دكي خوا عقوبت ددا اگر اهمالی کردی و جوی ندایی خوا هیچی بسر نهنای انسان دبی لخوی ترسی ولقد ارسلنا سوین بخوا روانه مان کرد الى بو لای چندان گلو نتوا من قبلك لپیش تو دا چندان پیغمبر فاخذناهم دوات سزا ماندان گرتمانن که بخصی پیغمبران یان نکر بالبأساء بهجاری والضراء بنخوشی و ناخوشی لعلهم يتضرعون بأميدي اوي فشيمان ببنوا قرن ولا إخوة فلولا جاء فرمي خوزيا إذ جاءهم بأسنا كاتك كدهاد بويان سزاي إيما تضرعوا هاش قصدبونو دقرانو بولا إخوة وتوبة عن ذكر چونك إخوة بوي بوناردوي ولكن بلام قست قلوبهم ضلكان رقبوا وزين لهم الشيطان رايزان دو بويان شيطان ما كانوا يعملون أو كانوا كردوا خرابانيك أنجامي عندده أو صفتي إنسان إما أو بو كافرانا إنسان إيمان دار كتوشي فقيري نخوشي و ناخوشي دبي أصل أوي بخوي دابسيتوا فلولا خزيا إذ جاءهم بأسنا كاتك بويان دهاد نارحتي و ناخوشي كاني إيما تضرعوا يعني ملكتي تضرع يعني بارانا ولا خوا بملكتي ده بارانا ولا خوا بملكتي وبزبوني وببيد صلاتي قال فرمي ولكن بلام أوان لبروي قست قلوبهم رقيان يعني ضليان رقبوا ضليان وزين لهم الشيطان رايزان دوتو بويان شيطان
ما كانوا يعملون أو كانوا كردواني كديكن أو زخواد فرمي فلما نسوا كاتك اللبير خوانيان بردوا ما ذكروا به لقتي أو آتيدن أو كآموشگاري بيكرابون و ها ساورواني إيما لواني أو ببلين خواد بوا سزايان دا و ئەگەر لەبیریان بردەوە ئەو شتانەی کە خوا ئامۆژگاری کردوون ئاەتیان لەبیر خۆی بردەوە واجباتیان لەبیر خۆی بردەوە سنەتی پێغەمبەریان لەبیر خۆی بردەوە گوێڕاڵی خۆیان لەبیر بردەوە خوا چ دەکا عقوبەت دەدا یەکسەر یان جاری وایە دەرگای وەک دەڵێ ڕەحمەتی دنیا زیاتر بەڕوودا دەکاتەوە ئەگەر خۆشی بووی عقوبەت دەدا ئەگەر ڕقی لێ دەبێ ئیهمالت دەکا و وازت لێ دێنێ فلما نسوا كاتك لبير خوانيان بردوا ما ذكروا به أو كآموشگاري بيكرابون لختي ضله فتحنا عليهم أبواب كل شيء لزيات بله أغلقنا عليهم أبواب داما خزل سريان دفرمي فتحنا عليهم كردمانه بسريان دا أبواب كل شيء درجايها مشتك تصوري زورني خلقي استواء كخواد صلاتي داية مالي داية هیچ نەخۆشی و ناخۆشیەکی بەسەر نێنە لە خۆ بای دەبێت عجب دەیگرێ پێی وایە لە خەڵکی چاکترە بە زمانی زۆر جار دەی لەگەرمە چاکتر نەباین ئەگەر وانە باین ئەوەی نەدەدا بە ئێمە و دەیدا بە فڵان و فڵان ئەوەکەی حتى إذا فرحوا زخوا دەفەرمێ وان لێ دەکەین هەتا ئەو کاتەی دڵخۆش دەبن و تووشی لە خۆبایی بوون دەبن بما ئوتو بەهۆی ئەو نیعمەتانەی کە پێیان دراوە ئەو کاتیان لێ دەکەین ئەخەذناهم دەیانگرین بەغتەتەن لە ناکاو فإذا هم مبلسون أو كاتي أو عن رك توشي نا أميدي دبنو وقدلي أميديان بهيج تقنامينت شنك مزالي توبا كردنو پشمان بونوين بونا رخصي فلما نسوا كاتي لبير خوان يان بردوا ما ذكروا به أو كآموشگاري بيكرابون فتحنا عليهم أبواب كل شيء كرمانوا بسريان دا درقاي هموشتكان درقاي همو خوشي رحمتێکی دنیایی حتى إذا فرحوا هەتا وایان لێهات دڵخۆشبوونێک کە تەکەبور و لە خۆباییبوونی هاتەگەڵێ وەکو خەڵکی دەسەڵاتداری ئێستا بیما ئوت و بەو ماڵ و سامان و دەسەڵاتی کە پێیان دراوە ئەو جا خوا دەفەرمێ ئەخەذناهم گرتمانن یا دەیانگرین بەغتەتەن لە ناکاو فإذا هم ئەو کاتەی کە گرتمانن چیان لێدێ هم مبلیسون ئەوان تووشی ناومێدی دەبن و هیچ ئومێدێکیان نامێنێت چونکە کۆتا دەرفەتە خوای گەورە داوی نییە و خوای گەورەش پەتی بۆشر کردوون وەکو گوتم ئینسان کە خراپەی کرد و خوا هەر زیاتری پەت بۆشر کردی نابێت دڵت خۆش بێ دەبێت بزانێ عقوبەیە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين